بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێ بێت بینەران و بیسەرانی عزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام بە تایبەت بەرنامەی کاتژمێر 7 خۆشحاڵم خۆی پروردگار دەرفەتی پێبەخشیمەوە لە ئەڵلقەیەکی نوێدا ئەم ئێوارەیەش با خزمەت ئێوەی عزیز و خۆشەویست شاد بوومەوە. بانگەشەی کاندیدی ژمارە 22 لە بازنەی چواری پارێزگای سلێمانی تەوەرەی سەرەکی ئەم بەرنمەیەمان دەبێت بە میوانداری زۆر بەڕێز سۆران عومەر کاندیدی ژمارە 22 لە بازنەی چواری پارێزگای سلێمانی کە بەسوپاسەوە ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانی و میوانە و وەڵامی پرسیارەکانی ئێمە دەداتەوە. کاک سۆران سڵاوی خۆت لەبێ سوپاس بۆ ئامادەبوونت. سڵاوی خوا لە ئێوە و بیسەران و لەم ڕۆژانەی بانگەشەیە لە ڕابردووە بێگومان لە ڕووی لاشەوە جەسەدیەوە ماندوو هیلاک بوون و هیلاکیشن، بەڵام ئەمێ بپرسم چیتان چنیوەتەوە لە ڕووی معنەویەوە چیتان دەستکەوتووە، ئایا لە ڕووی ناخ و معنەویەوە بالفعل هەر هیلاکن یان بە جۆرە لە جۆرەکان نا دڵخۆشن؟ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان لە ڕاستیە من دڵخۆشم واتوانم بڵێم ئەوەی لە ڕابردوو ئەنجاممدا بوو وەفا و پێزانینی خەڵکی کوردستانم بینیەوە تێیدا. ئەوەشی کە زۆر گرنگ بوو ئەوەیە ئەرکیان قورستر کردم بەو پێزانین و وەفایی کە بۆ هەڵوێستەکانمان لە ڕابردوو هەیان بووە. بە دڵنیاییەوە ئینسان لەم دۆخە خراپا کاتێک بەرپرسیارەتیەکی گشتی هەیە بتوانێت ڕووسورانە لێ دەرپچێ و بچێتەوە بەردەم خەڵکی کوردستان جێی دڵخۆشیە. ڕاستە و من سوپاسی خوای گەورە دەکەم لەسەرەوەی توانی بێتم لە ڕابردووە ئەرکی خۆم بەجێهێنابێ، چکە من شتێکی جیاواز و زیادەم نەکردووە. ئەرکی خۆمم بەجێهێناوە کاتێک نوێنەرێکی خەڵکی کوردستان بووم لە کاتی میحنەت و معانات و قەیران و ستەمکاری ئەم دەسەڵاتان نوێنەرایەتی خەڵکی میحنەت کێشم کردووە. ئەمە ئەگەر ئەرکی خۆتی تیا بەجێبێنی بۆ دنیا و بۆ دوا ڕۆژیشت توانی ڕووسورانە بچیتەوە بەردەسی خەڵک و بەر دیوانی خوای گەورە. من لەو ڕۆژانەی کە بانگەشەی چڕی هەڵبژاردنم کردووە و بەردەوامیشین قەرزداری زیاتری خەڵکی کوردستان بووم و ڕەنگە کەسانێک لە ڕابردوو زۆریان پێوتە بم تۆ بۆ کێ ئەماکەی یان کێ پێدەزانێ یان خەڵک وەفای نییە، بەڵام لە ڕاستیا بەو جۆرە نییە. وەفای خەڵکم هێندە بینیوە وەکوتم ئەرکی سەرشانی قورستر کردوم بۆ قۆناغی دواتر. بۆیە هەموو هیلاکیەکانم هەموو ماندووبوونەکانم دەڕەوێنێتەوە کاتێ دەبینم خەڵک شایەتی ئەوەمان بۆ ئەدا لەگەڵ ئەوانە بووین و داکۆچیمان لەوان کردووە سەرەڕایەوەی ڕوبەڕووی هەرچیش بووینەتەوە بێمنەت بووین. بێمنەت بووین لەوەی کە لە پێناوی خوادایە بۆ خەڵک. باش ئەمە فعلەن جێی دڵخۆشی زۆرمە هیلاکیەکانی وەلاناوم. باش کاک سۆران بۆ ئەچی بۆ بەغا؟ ئەی ئەوە نییە بەغا پەرلەمانتاری دیکەی لێیە، ئەوە نییە نوێنەرەکانی یەکێتی و پارتی و دەسەڵات ژمارەیان زیاترە یەکی بە 15-20-25 پەرلەمانتار لەوێن، یعنی ضرورەتی چوونی کۆمەڵی دادگەری و لە نێو کۆمەڵی دادگەریە ئێستا تۆ میوانی بەرنامەکەی منیت، تۆ ئەتەوێت چی لە بەغا چی بکەیت کە نەکراوە، چی ڕاستکەیتەوە کە بە هەڵە کراوە؟ بەڵێ ئێمە من پەیوەست بە خودی خۆم کە کاندیدی کۆمەڵی دادگەریم بۆ بازنەی چوار ڕەنگە چوونی من بۆ بەغدا جیاوازی هەبێت لە چوونی هەر کاندیدێکی ترمان بۆ بەغدا. من کاتێک ڕێگای هەولێر و پەرلەمانی کوردستانمان لێ گیرا بە هەڵگرتنی پارێزبەندی و بڕیاری دەستگیرکردن و بڕیاری قەدەغەی سەفەر و هاتوچۆ لە هەموو عێراق دەمەوێت
ئەوەی لە کوردستان ماومە لە بەغدا تەواوی بکەم بۆ داکۆکی لە مافە یاسایی و دەستوریەکانی خەڵکی کوردستان و ئەوەی کە لە هەولێر ڕێیان لێگرتم تەنانەت جارێکی تر بتوانم بچمەوە بۆ هەولێر دەمەوێت لە بەغداوە بچمەوە بۆ هەولێر و دەمەوێت هاواری مافی ڕەوای خەڵک کە لە هەولێر دەیانویست نەگاتە هیچ شوێنێ لە بەغداوە بەڵندتر بیگەێنمە هەموو جەیەک. ڕاستە پەرلەمانتاری تر لەوەیە بەڵام ئەوانەی 16 ساڵە بە ناوی نوێنەرایەتی خەڵکی کوردستانەوە لەو دەسەڵاتەوە ڕۆشتون مافی خەڵکیان لە هەرێم خواردووە پێشێل کردووە لە بەغداش کردووە لە مافەکانی نەوت دەفرۆشن داهاتەکەی دیار نییە موچەی پێنادەن دەستکاری قوتی خەڵکەکەن نەوت بە بەغدا نادەن بەغداش بودجە نانێرێ باجەکەی خەڵکی کوردستان داوێتی ئەوان لەو تاڵانی و دزەی خۆیان دەستیان هەڵ نەگرتووە زیادی کردووە کەمی نەکردووە ئەوەی کە کەمی کردووە مافی خەڵک و بژێوی خەڵک و ژیانی خەڵکە چکەوان ئامادە نەبوون دەست لە ئەوەی خۆیانەی بن لە داهاتیە وڵاتە هەڵبگرن بۆ واشیان کرد لە خەڵک لەگەڵ بەغدا بۆ ئەوەی داهاتی نەوت کۆنتڕۆلی نەوت ناشەفافیەتی نەوت هەر خۆیان لێی بەرپرس بن هەر لای خۆیان بێ ئەمەش باجەکەی کێ داوێتی خەڵکی کوردستان داوێتی خەڵکی کوردستان دەنگی بە نوێنەرەکانی لەو دەسەڵاتە داوە بۆی لە بەغدا مافەکانی بۆ بێنێ ئەوان مافەکانیان لە بەغدا بڕی ئەوەی هەرێمیشیان دزی کاتە ڕاستە دز بازاڕی شێواوێت بە دڵنیاییەوە ئەگەر ئێمە لەگەڵ بەغدا بە حەقیقی ڕێکەوتنمان هەبێ بۆ شایستەی دارایی خەڵکی کوردستان و بە حەقیقی لە یاسای موازنەی ساڵانەی عێراقا ڕێکەوتنمان هەبێ خەڵک وەکو ساڵی 2013 ژیانی لەم جیاوازە بێن لەم دۆخانە بێ کە لە 2014ەوە ئەمان دەستیان پێکرد و بەغداش ڕاستە دەنگی نەشاز و شۆڤێنی زۆرتیایە کە حەز بە بوونی کورد و مافی کورد ناکەن بەڵام ئەوە کێ بەهانەی داوە بۆ ئەوەی ئەو دەنگانە بەرز بێ بەرامبەری ئێمە ئەوە ئەمانن ئەوان دەڵێن تۆ نەوتی خۆت دەفرۆشی داوای بەشی بودجەی هەرێمیش لە بەغداکەی نەوت نانێریتەوە بۆ ئیتیحاد بۆ عێراق گومرگ نانێریتەوە باج نانێریتەوە هەمووی لای خۆتە ئەتەوێ موچەی خەڵکیش بە بەغدا بدەی بۆ کاک سۆران ئەو نەوتی ئەفرۆشتێ ئەو سامانە سروشتی لە ژێر زەویە هەیە کە تۆ لە وتارێک تاڵی بە 7 ملیۆن ساڵە شتێکی وەخوا داینا ئەمان بە 7 ساڵ هەمویان دزی ئەمان کە ئەیفرۆشن بەشی ئەوە ناکات یعنی ئێمە چاوەڕێی بەغدانەبی مامۆستادانە ئەمان لە شەڕی داعشا کە بەهانەیان ئەوە بوو شەڕە و مەصرفمان هەیە و دۆخمان نائاساییە بەغدا بەشە بودجە نادا بۆیە ناتوانین موچە پاشەکەوت نەکەین موچەیان پاشەکەوت کرد دەزانی لەو کاتا هەرێم خۆی ڕۆژی 500,000 بەرمیل لێ فرۆشت و نزیکی 400,000 بەرمیلی کەرکووک و هاڤانە و بای حەسەنیشی ئەبرد ئەمە چی لێکرا؟ ئەمە ئەو ئەوەدانی لە هەولێر و دوهۆگێ بە تایبەت پارتی شانازی پێواکە بۆ ئەو سرف نەکراوە و بۆ موچەی موچە خۆران سرف نەکراوە؟ نەخێر نەک پارەی نەوتیان بۆ ئاوەدانی سەرف نەکردووە نەک ئەوەی لە شەڕی داعش چەند ساڵی خایاند نەوتی کەرکووک و پارەی نەوتی کەرکووکیان برد و دیناریان نەدا بەداهاتی گشتی بەڵکو پارەی بانقە ئەهلی و بازرگانی و حکوومیەکانیشیان دەرکرد 2 تریلیۆن دیناری پارەی خەڵکی کوردستان کە بە وەدایع و وەفر لە بانقەکانی هەرێما داینابوو بردیان نزیکی 9 ملیار دۆلاری بانقە تیجاری و ئەهلی و بازرگانیەکانی عێراق کە لە هەرێم بوو لە بانقی مرکزی سلێمانی و هەولێر بوو ئەوانیشیان برد یعنی وڵاتیان تەواو تاڵان کرد نەخێر هیچیان بە موچەی خەڵک نەداوە نووسیویشیانە بە قەرز لەسەر هەرێمی کوردستان ئەو 28 ملیار و ئەوەی کە باسیەکەن هیچی ئەسڵی نییە
وە کەس نازانێ یەک دیناریان بۆ موچەی خەڵکی کوردستان نەهێناوە نەسەرف کردووە نەقەرز کردووە. ئەمان ئەو بەهانانەی کە هەیان بوو بە عەمدەن لەگەڵ بەغدا کێشەیان دروست کرد بۆ ئەوەی ئەم نەوتە خۆیان تاڵانی کەن، چونکە ممکن نییە لە ئێستایان نەوت لە باشترین دۆخیا بێ، لە بەرزترین ئاستیا بێ کە لە چەند ساڵی ڕابردووە نەوت نەگەیشتۆتە نزیکی $80. تۆ بڵێ وەڵاگەر بەغدا 200 ملیارەکە نەنێرێ من پارەم موچەم بە تەواوەتی پێنادرێ. خۆی نهێنیەکە ئەوە نییە کە موچیان پێنادرێ، نهێنیەکە ئەوەیە کە ئەو پارەی دەیدەن بە موچەی خەڵک پێیان زۆر و زیادەیە. لە کۆبوونەوەی ڕسمی لە ئەنجومەنی وەزیران لەگەڵ حکوومەت بە ئاشکرا سەرۆکی حکوومەت پێی وتوین لەکوێی دنیا حکوومەتێک هەموو مانگێ $800 ملیۆن بە کاش ئەدا بە خەڵک، ئەنی زۆریان پێ زۆرە. لە کاتێکە ئەم پارە زۆری دەوترێ بۆ موچە ئەوان هەڵاوسانیان دروست کردووە، خەڵکیان هێناوە بۆ ئینتیخابات تاعینیان کردووە بەبێ ئەوەی پێویست بێ، بەبێ ئەوەی پلانێکیان هەبێ. باشە حکومت ئەڵێ ینی وا باوە ئەوترێ حکومت باوکی میلەتە. باوک چۆن حەزەکان مناڵەکانی پارەیان نەبێ و ڕەشوڕوت و ڕەجاڵ بن و لەسەر شەقام بنی؟ ئەم حکومەتە بۆ حەزەکانی هاوڵاتیەکانی ماگانە ملیۆنی دینار وەرنەگرن بۆ نمونە؟ طبعاً لە حەڤەی شوبات و لە بەهاری عەرەبیەوە فێری سیاسەتێکی نوێ بوون. فێری ئەوە بوو نەگەر میلەت تێر بێ، مافە سەرەتایەکانی ژیانی دابین بێ لە ئاو و کارەبا و بژێوی و مەعیشەت و کار، داوای مافی زیاترەکە. وەکو چی زیاتر؟ داوای ئازادیەکە، داوای گۆڕینی سیستەمی حکومڕانیەکە. قبول ناکە خەڵکێک بەم جۆرە حکومی بکە، بەڵام ئەگەر برسی بێ داوای نانەکە. ئەمان هاتن ئەم سیاسەتەیان پەیڕەو کرد وتیان ئەگەر میلەت برسیکەین هێزی گۆڕانکاری و داوای ماف و ئازادی تیا ئەکوژین داوای نانەکە و کاتە لە تەنانێکێ دەینێ بۆی نەمرێ لە برسا و شوێنی ئێمە ئەکەوێ. بە فعلی ئەم سیاسەتەیان سەرکەوتوو بوون تایە؟ بەڵێ سەرکەوتوو بوون. خەتای چێە؟ خەتای خەڵکە. خەڵک چۆنە بێ ڕازی بێ لە هەرێمێکا ڕۆژی 9 ملیۆن بەرمیل نەوت بفرۆشرێ، بەڵام لە 4 ساڵە بەرمیلێ نەوت نەدا بە کوێستانەکانمان، بە شوێنە ساردەکانمان بۆ ئەوەی لە بازاری ڕەشا بەرمیلێ نەوت نەکڕن بە 150,000 دینار. خەڵک چۆن ئەبێ قبولی کا کە خۆت خاوەنی ئەو هەموو نەوتەبی نرخی بنزین لە چاو کەرکووکە دووهێن دەبێ. خەڵک چۆن دەبێ قبولی کا منداڵەکەی بە کولەمەرگی بژێنێ، خوێندنی پێتەواو بکە، بەڵام بڕوانامەکەی دینارێ نەکات و ببێ بە بێکار و ڕێگای ئیجە و هەندەران بگرێتە بەر و لە ئاوا جەستەکەشی دەست نەکەوێتەوە. چی بکە کاک سۆران؟ ینی چەک هەڵگرێ و دەست بکرێ بە دەریاڵە حربی شەوارع و خوێن بڕێژرە؟ تا ئەم ساتە کە 30 ساڵە ئەمانە حکومڕانیەکی شکست خواردووی ناشیرینیان کردووە، خەڵک نەگەشتۆتە ئەو بڕیارە کە چەک دژی ئەم دەسەڵاتە هەڵگرێ. هێشتا فرسەتی داوە بەم دەسەڵاتە کە گۆڕانکاری بکە، کە بازار ئازاد کە، واز لەم قۆرەخکاری و کۆمپانیاکاریە بێنێ، واز لەم قاچاخیە بێنێ، واز لە دەستخستنە قورجی سەرمایەدارە حەقیقیەکان بێنێ، واز لەم هەموو تاڵانی و زەوی بردن و داگیرکاریە بێنێ، بێت مافی خەڵک بدا لەو داهاتەی کە موڵکی باوکی کەسیان نییە داگیریان کردو بۆ خۆشگوزەرانی خۆیان. خەڵک داوای ئەمەی کردووە کە معقول نییە بە 30 ساڵ کارەبایان پێچان نەکرابێ، معقول نییە هێشتا کێشەی ئاویان پێ چارەسەر نەکرابێ. کاک سۆران پێیان چارەسەر نەکراوە یان نانەوێت چارەسەریکەن؟ ئەوان حکومڕانیەتیەکەیان لە ئەساسا بۆ خزمەتی خەڵک و بۆ خۆشگوزەرانی خەڵک نییە، بۆ خۆ دەوڵەمەندکردن و لە بیرکردنی خەڵکە. دەوڵەمەند بوون؟ ئەو دەوڵەمەندیەی کە لە هەرێمی کوردستانە بە دزی و ناشەرعی
پەیدا کراوە ئەو دەوڵەمەندە ناشەرعیەی لە ناو سیاسەتا لە هەرێمی کوردستان دروست بووە لە کەم شوێنی دنیا هێشتیوە. ئەمە بەڵگەیە. بەشێکی زۆر لەو برادەرانە فڕۆکەی تایبەتیانەیە کە مەسرەفی تاقمی فڕۆکەکەیان پارەیەکی خەیاڵیە. بەچی کڕیان؟ ئەم هەموو سەڵتەنەت و ئەم هەموو پارەی لە دەرەوە مامەستادانە. ئەمانە ئەم پارەشی کە دزیویانە بریا لە وڵاتەکە بیان کردایە بە پرۆژە و بە کارخانە و بە پیشە سازی و ژێرخانی ئابووری هەرێمیان پێ بردویانەتە دەرەوە، چکە خۆیان سیقیان بەوە نییە ئایندەیان لە وڵاتە بێ. بۆیە بەشێکی زۆریان ئەو پارانیان لێرە نەهێشتووە. پارە لە میلەتە بدزی لە قوتی خەڵک لە خانەوادەیە کە منداڵیشە لە دەماخیان هەیە پارەی ئەو بدزی بیبڕی، لە ئافرەتێک کە منداڵی بێبابی هەیە، لە ئافرەتێک کە منداڵی هەیە و هاوسەرەکەی بەهۆی ئەم دۆخە خراپەی ئەمانەوە تووشی تاوان بۆ حکم دراوە لە زیندان بە خێوکەر و ئیشکەرێکیان نییە بێپارە تووشی لادان بوون لە نەخۆشانی شێرپەنجە لە هەموو شتێکیان دزیوە. بێ ئەم پارانە بەریتە دەرەوە بیبەی لەوێ بزنسی پێ بکەی ڕابواردنی پێ بکەی. یەک کەس من بە بەڵگە لامە بەڵگەی بەنقی مرکزی و دادگای ڕەسافە لە عێراق یەک کەس بە ئەوراقی تەزویر و مزەوەری بانقی و گۆمەریژی ملیارێک و 200 ملیۆن دۆلاری بردوۆتە دەرەوە بە غیابی حکمی هەیە. یەک کەس کەمە پارەی حرام و دزیەم بەرپرسانەی عێراق و هەرێم نەبێ هیچیەیە. بۆچی بانقیان بۆ خۆیان دروست کردووە؟ بەڵام تا ئێستا سیستەمی بانقی لە هەرێمی کوردستانە بوونی نییە. بانقەکانی حکوومەتی هەرێم دواکەوتوترن لە دوکانی حەواڵەیەک لە دۆلارە کۆنەکە نەک لە دۆلارە تازەکە. یعنی لەسەر مێزێک لە شێخەڵا کە یەکێک مامەڵەی دۆلار و دینارەکایە پارەی ئەجنەبی لەگەڵ بانقەکەی هەرێم ئەو مێزەی سەر جادەکەی شێخەڵا و جادەی مەولەوی و دۆلارەکەی سلێمانی پێشکەوتوترە. زۆر باشە. بەڵام بانقی نێودەوڵەتیان بۆ خۆیان دروست کردووە. بۆ لەبەر ئەوەی جوڵەی پارەکانیان کە بە ناشەرعیەی بەنە دەرەوە پێویستی بە بانقیان بۆ خۆیان دروست کردووە، بۆ خەڵکیان دروست نەکردووە. بۆ ئەویان دروست نەکردووە کە کۆمپانیایەکی بیانی دێ یەکەم شت پرسیارەکە لە وڵاتاڵێ بانقتان هەیە؟ ئەڵێ نیمانە. ئەڵێ من چۆن مامەڵە بکەم؟ بۆ بانکیان دروست نەکردووە بۆی پارە بە ناشەفافی مامەڵەی پێوە بکرێت. بۆ خۆیانیان دروست کردووە بۆی تەرتیبی بۆ بکەن و پارەکان بەرنەدەرەوە. باش، بەڵام ئەوان زۆر زارگلەیەکان ینی باز لەوەکەن کە ئەوە هێزەکانی دەرەوە یەکێتی و پارتین کە بوونە تەمایی ئەم سەرێشەیە بۆ هەرێم و فەرمانبەر و سەروەری خاکی هەرێم ئەوان زۆر جار داوای یەکڕیزیەکەن، ینی چێکێتی چ پارتی خاصن لە کاتی بانگەشەکانە. بۆ نمونە ئەمڕۆ جێگری سەرۆکی پارتی لە سلێمانیەوە داوای یەکڕیزی نێوان لایەنە سیاسیەکانەکان. من ئەمێ بپرسم هەر بەڕاست ئەوە ئێوەن دەستبارگری یەکێتی و پارتینین و یەکڕیز و یەکدەنگین و ئەوان داوای چ جۆرە یەکدەنگی و یەکڕیزیەکەکەن؟ یەکەم ئێمە داکۆکی لە سیادەی هەرێمەکەین. ئەوان خستویانتە ژێر پۆستاڵی ئەم لاولا لەشکرکێشیان هێناوەتە سەر خاک و خەڵکی هەرێمی کوردستان. جورئەتی ئیدانەیەکیشیان نییە. دوو، ئەوان لە ناو ماڵی خۆیانیان قوبوڵ نییە داوای یەکڕیزی لە خەڵکی ترەکەن. یەکڕیزی جگە لە درۆیەکی چاواشەکارانە هیچ تر نییە. کام یەکڕیزیە؟ ئەو یەکڕیزیەی کە تۆ پێ دوایە ئەبێ خەڵک کۆیلە بێ و ئەزبەنی بێ و عەبد بێ و شوێنی تۆ بکەوێ و بێدەنگ بێ و هیچ هاوارێکی نەبێ، ئەوە یەکڕیزی نییە. ئەزبەنی عیبی چیەوە؟ لە دیدارێکی گەشتا ئەگەم لێ بۆ وشەی ئەزبەنیە و ڕوون کردەوە، یعنی ئەڵێ ئەوان خەڵکێکیانەوێ پێیان بڵێن ئەزبەنی. ئەوان خەڵکێکیانەوێ پێیان بڵێ من بەندەی تۆم. ئەوان کۆیلەیان ناوێ، بەندەیانەوێ. ئەوان کاتێک یەکڕیزیانەوێ کە تۆ بە شوێن ئەوانە بڕۆی. ئەوان چیان و تۆ بڵێ لەگەڵتانم، وەکو چۆن ئێستا هەندێک لایەن هەیە ئەوان پێیان بڵێن ماست ڕەشە، بەیانی ئەوان
ماستی ڕەشێنە بەردەستی خەڵگەچن بۆ یاخیتیەکەن. ئەمە یەک ریزی نییە. یەک ریزی ئەوەیە وەرن لەسەر مافی ئەو میلەتە لە بەغدا داکۆچی لە جێبەجێکردنی مادەی 140ەکەین. مادەی 140 چیان هەر ڕویان هەیە باسیشی بکەن چی لات خاکەکەشیان لە دەستدا. باشە کاک سۆران، کاتێک وەزیری دەرەوە کووردە سەروەری خاکی هەرێم و عراق لە سنوورەکان پێشە دەکرێت و تۆباران نەکرێ و خوادێتە ناو هەرێمی کوردستانەوە لە هەموو لاکانەوە. کاتێک وەزیری دارایی کووردە لەو کاتەیە بودجە و موچە و شایستی دارایی هەرێمی کوردستان ئەبڕێت. بەڕاست ئەوە ینی خوێندنەوەی تۆ بۆ من چییە؟ خوێندنەوەی من ئەوەیە کە ئەوان بۆ یەک ڕیزی کورد و مافەکانی گەلی کورد نەچوونەتە بەغدا. ئەی بۆچی چوون؟ بۆ ئەوە چوون پۆستی وەزیری داراییمان بنێ بەو مەرجەی دەسەڵاتی نەبێ پارە بۆ هەرێم بنێرێ. پۆستی وەزیری دەرەوەمان بنێ بەو مەرجەی عیلاقەی هیچ وڵاتێکی نەبێ کە هەرچی بەرامبەر هەرێمەکەن. پۆستی سەرۆکۆمارمان بنێ هەر بە تەشریفاتی و عیلاقەی دۆزی کورد و قەزەی کوردی نەبێ ئەگەر سوپای عێراقی بگاتە هەر شوێنێکی سنووری هەرێم. ئەمان ڕێککەوتون پۆستمان بنێ پارەمان بنێ ئێمەش پشتیوانیتانەکەین. یعنی لەبری ئەوەی بڵێن ئێمە دێین حکوومەت لە عێراق تەشکیلەکەین لەگەڵتان بەڵام مادەی 140مان بۆ جێبەجێکەن مافی دارایی خەڵکی هەرێم بن ئێمەش نەوتەکەتان ڕادەستەکەین و بەشدارە بین لە حکومڕانی وەکو هەرێمێکی فیدراڵ وەکو پێکهاتەیەکی گەورەی عێراق وەکو نەتەوەی دووەمی عێراق. ئەمان نهاتون باسی ئەو شتانە بکەن. لە ئێستەوە خەریکی ژێربەژێرن پۆستی ئەمە بۆ کێ پۆستی ئەوە بۆ کێ لەگەڵ چ کووت لێ ڕێکەون ئەم پۆستە زیاترە وەرەگرن. ئەو پۆستانە بۆ خزمەتی گەل و وڵات نییە؟ وەک تۆ ئێمە وەزیری دارایی کورد بووە بودجەی هەرێم بڕاوە. وەزیری دارایی کورد بووە مدیر عامێک لە وەزارەتی دارایی بەشە بودجەی هەرێمی ڕاگرتووە. وەزیری دارایی توێتی دەسەڵاتم نییە. ئەی کەواتە ئەم پۆستانەی تا ئێستا ئێمە وەرمان گرتووە چ سوودێکمان لێ بینیوە؟ من ئەگەر لە تۆ بپرسم چ سوودێکی بووە؟ سوودەکە بۆ چێ بووە؟ سوودەکە بۆ ئەو ڕێکەوتنە ژێربەژێرانە بووە کە کەسێکی کردووە بە وەزیر لە بەرامبەرە توێتی ئێمە هاوکارتانین ئێوە لە عێراق چیت دزی و تاڵانیەکەن بیکەن ئێمەش لە هەرێمەیکەین کەسمان حەقی کەسمانمان نییە. جگە لەوە بەرپرسی هێزی ئاڵتوونی عێراق فازڵ بەرواری 16 ئۆکتۆبەر کە کەرکووکە گرێ ئەو سەرپەرشتیاری گرتنی کەرکووکە کووردە لە لیستێکی کوردیشە. دوایش نەما ئەو حەشتی شعبیەوانی جەسە قسەی پێڵن خۆیان یاساکەیان بۆ تێپەڕاند و دەنگیان پێدا. باڵێ ئێمە دەنگمان پێنەداوە و لەگەڵیشیانە بووین. کاک سۆران جۆرێک لە ناڕەزایەتی هەیە بەڕاستی لەلایەن خەڵک و هاوڵاتیانەوە جەنابەت دوورنی لە شەقام لە ناو خەڵکە. ئەم ناڕەزایەتیانە گەیشتو بۆی تا ئەندازێ خەڵک بێهیوا بووە خەڵک بایکۆتەکە خەڵک لە ناچم بۆ دەنگدان. ئەنی پندێکی ئەگەر هەڵە نەیڵم ئەڵێ دەمی بەشیر سوتاوە فۆ لە دۆ ئەکاوە ینی ئەو دەسەڵات زوڵمی لێ کردووە بەڵام لایەنەکانی دیکە سزادا. بەڕاست نەچوون بۆ دەنگدان لە ماڵەوە دانیشتن ئیلاقت نەبێ بەسەریەوە دەست بگری بە کڵای خۆتۆ بە حساببانەی با چارەسەرە بۆ ئەم وەزع بۆ ئەم گلەیانە؟ کاکدانا طبعا ناڕەزایەتی و نیگەرانی خەڵک لە جێی خۆیەتی ڕاست هەر کەس لەم واقعە نیگەران و ناڕازی نەبێ یعنی بەشدارە لەو دزی و تاڵانیە و تەڕەفە لە زوڵمکردن لە خەڵک. ئەگەر نا کەم تا زۆر زوڵموستەمی ئەم دەسەڵاتە بە عادیلانە بەسەر هەموویا دابەش بووە. یعنی یەک شتیان عادیلانەیە ئەویش دابەشکردنی زوڵمە بەسەر هەموو خەڵکە. حتاوی سەرمایە زۆری هەیە معاناتی هەیە پارەکەیان لێ سندووە و نایدەنەوە. ئەوەی پارەی نییە ژیانیان وا لێ کردووە کە ئیشیشی دەست نەکەوێ و بێکار بێ بۆیە زوڵمیان بەر هەموو کەس کەوتووە. ئەگەر کەسێک لەم دەسەڵاتە ڕازی بێ ئەوانن کە مستەفیدی حرامی ئەم وڵاتن ئەگەر نا
ناڕەزایەتیەکان لە جێی خۆیەتی بە پێچەوانەوە ڕەنگە گلەی لەوە بێ ئەم ناڕەزایەتیانە تا ئێستا نەیتوانیوە بە جۆرێک بێ گۆڕانکاری دروستکە. با پرسیارەکەوا لێکم کابێ ئەم ناڕەزایەتیانە چی لێ بکەین کە گۆڕانکاری دروستە؟ بە تایبەت تۆ لە دەڤەرێکان دیدی کە لە 91 لە دژی ڕژێمی بەعس ڕاپەڕیوە. ئێستا خەڵکی ئەو دەڤەرە و خەڵکی کوردستان بە شێوازێکی گشتی و بەعام چی بکەن؟ ئەو ناڕەزایەتیانیان چی لێ بکەن؟ بەڵێ تاوان باسی دەواازەی ڕاپەڕینە کرد. من ئەم ماوەیە کە لە نزیکەوە خەڵکم بینیوە و سەردانم کردووە و خەڵکم دواندووە، لە حقیقەتا قەت تەسەورم نەبوو دەڤەرێکی ئەوەندە بێخزمەت پڕ لە بێکاری و هەژاری بێ. بەڕاستی ئینسان دڵی ژانەکە کاتێک کە تەبەنەمە ناوچەکانی تر باشتر نین لەوێ، بەڵام من بۆیە باسی دەواازەی ڕاپەڕینەکەم ئەم ماوەیە زۆر لە نزیکەوە لەوێ بووم. لە ماوەی 30 ساڵام حکوومەتی هەرێمە وەفای نەبوو بۆ دەواازەی ڕاپەڕین کۆڵانەکانیان لە خۆڵ و چەوە بۆ ڕزگارکە بۆ چیمەندۆ. مۆنومێنتێکی کردوون بۆ دروستکردون 5,000 هەمووی وا ئەڕوخێ و داهاتە پێ وێرانە بێ. خستەخانەیەکی نازام 280 قەرەوێڵەیی تیا کراوە، ئەوەشی کراوەوە هەمووی داهاتە پێ و ئەڕوخێ و بۆیان تەواو نەکراوە. فەرمانگەی نازام تاپۆ و باج و هەمووی بە تەواو نەکراوی لە جێی خۆی وردە وردە دائەڕمێ، دەوایرەکانیان پێ تەواو نەکراوە. جادەیەکی دووسایی لە ناو بازاڕی ڕانیەتەیە پەڕێ لە هاتنە دەرەوە کۆتایی دێ نەدا لە دوکانێک و ڕیزێ دوکان و بێ خۆ پێی بە کۆڵانێکە نەتوانێت دووسایی دەگە چەند سەد مەترێکە دوکانەکان لادەن و قەرەبویان بدەنێ و تەواویکەن. یعنی ئەم ناڕەزایەتیانە ئێستا وای لێ هاتووە ناڕازیەکان بۆیە کاریگەری دروست نەکردووە لەسەر گۆڕینی ئەم دەسەڵاتە، چونکە بەشی زۆری بێهیوا کراوە کە بێهیوا کراوە ڕۆحی گۆڕانکاری و خەباتی مەدەنیان لە ناخی خەڵکا کوش، چونکە خۆپیشاندانەکە تەقەی لەکەنەوەی کوژن. خەڵکێک کە لە تۆڕی کۆمەڵایەتی تووڕێ و هاوارەکە کاتێکە ئەم تووڕێ بەیتە سەرجادە لاکەیتەوە سێرەکەی چۆڵە، کاتێ ئەبینی 100,000 مامۆستا ناڕازیە بایکۆتەکە کە ئەچێتە سەرجادە هەزاری لەسەر جادە نییە. ئەم ناڕەزایەتیانە ئەرکی ئێمەشە پێشەوایەتی و پێشڕەوی بکەین بۆ گۆڕانکاری، چونکە هەر میلەتی ئامادە نەبێ بۆ گۆڕانکاری قوربانی بدا بۆی خۆشبژی، هەرە بێ بە قوربانی و خۆش ناژی. باشە تۆ هاتوتە پێشەوە، بەڵام کە خەڵکێک نەبێت لە دواتەوە خەڵکێک نەبێ سەوتت پێ بدا و دەنگت پێ بدا و دەنگێکی ئەوەندە زۆرت پێ بدا بەدەسەڵات بڵێ کە من ناڕازیم بجا بە تۆ هەر لە پێشەوەبی. لە ئێستەیە قسەکردن لە ناڕازایەتیەکان ئەوەیە تۆ کە ناڕازی دەچیتەوە ماڵەوە ئامادە نی بەشداری هەڵبژاردن بکەی. بەشداری هەڵبژاردن نەزانی یعنی چی؟ یعنی تۆ لە نێوانی گەندەڵ و دەستپاک ستەمکار و ستەم لێکراو بێ هەڵوێستە بێچیتەوە ماڵەوە، لە نێوانی ئەوەی خەڵک پێتەڵەیە باش من لەم دەسەڵاتم هاتووم وعدە پێدەم ژیانە باشکەم، یەکێکی ترەڵێ من لەگەڵ تۆ بووم و لەبەرەی تۆ بووم و بەرپرسیاریش نیم لەوەی 30 ساڵە زوڵمت لە یەکەن دیفاع لە یەکەم، تۆ بچی دەسەڵاتدارە گەندەڵەکە هەڵبژێریتەوە چاوەڕی گۆڕانکاریش بکەی. یە گۆڕانکاری وا ڕوونادا، تۆ ئەبێ لە نێوانی ستەمکار و ستەم لێکراو هەڵوێستە هەبێ، نابێ بێ هەڵوێزبی. بایکۆت و چوونە ماڵەوە بۆ هەڵبژاردن بێ هەڵوێستیە. ئەم دەسەڵاتە جارێک ترەڵێ کاکە من زۆری نەم و حکمی کوردستان هەر منەیکەم. باش پامەکەت گەیشت. پەرلەمانتارانی کۆمەڵ، وەزیرەکانی کۆمەڵ لە ڕابردوو، نوێنەرەکانی کۆمەڵ لە حکومەتە خۆجێیەکان و ئەنجومەنەکان، ئێستا ئێوە کە خۆتان کاندید کردووە کۆمەڵ کاندیدی کردوون بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ هەڵبژاردنی پێشوەختە، بەعام کۆمەڵ وەک چی لە پۆست ئەڕوانێ؟ وەک ئیمتیاز یان وەکو خزمەت؟ وەکو بەرپرسیارەتی. بەرپرسیارەتی دنیا کە لێپرسینەوەی دواڕۆژی لەسەر قورسە. بەرپرسیارەتی یعنی خزمەتکاری خەڵک، نەک یعنی بەرپرس بوون و خزمەتکردن و خەڵک بە خەدەم و حەشەم زانین. یعنی خزمەتکاری
ئەو خەڵکەی کە تۆی ناردووە بۆ ئەوەی لە بری ئەو داوای مافی بکەی بەدەمێەوە بی چاودێری حکوومەت بکەی یاسای بۆ دابنی مافەکانی ئەو پشتگوێ نەخەی لێی بێ ئاگا نەبی. ئێمە ئەگەر وەک ئیمتیاز سەیرمان کردایە هیچ کەسێ لە پۆستێکا کە سەرکەوتوو بوو دووبارەمان نەکردەوەمان و تۆ مستەفید بووی بڕۆ با یەکێتر بێ. ئێستا دەسەڵات وا سەیرێکە دەبینی نوێنەرەکانی کەی دێنێتە پێشەوە کاندیدەکانی زۆرینەی تازەن. بۆ چکە ئەو وەک ئیمتیاز سەیرێکا ئەویدا بەم کەسە بەم بنە ماڵە بۆی دەی مستەفید بێ و پێی خانەنشین بێ و ئیتر لە کۆڵی ئەو ببێتەوە. بەس ئێمە وا سەیری ناکەین. ئێمە کە لە تاقیکردنەوەی پێشوو دەرچوین هاتوینەتەوە بۆ ئەوەی بە هەمان شێوە و سوورتر لەسەرەوەی لە ڕابردوو کردومانە بەردەوام بینەوە. باش کاک سۆڕان لە ئەگەری بوون بە پەرلەمانتاری کە من لێرەوە بەدڵ هیوا خوازم جەنابەتێکی بی لەو کەسانی کە لە ئەنجومەنی نوێنەران بتبینینەوە لە دەڤەرێک کاندیدی کە زۆرینەی گەنجەکانی کۆچیان کردووە لە دەڤەرێک کاندیدی کە مەرزێکی نیمچە فەرمی لێیە خۆزانی مەرز چەند گرنگە بۆ ئەوی کە بژێوی و با بڵێن ئیش و کار بکێتەوە ئەو شوێنەوە لە دەڤەرێک کاندیدی کە خۆ دوتر لە خەلەکان تاکو ئەوێ تەنەها ڕووداوی هاتوچۆ لە جادە و شەقامەکانی ڕوئەدەن. بەرنامەت چییە بە کورتی زۆر بە کورتی ئەتوێ ئەگەر بووی بە ئەندامی پەرلەمە ئەنجومەنی عێراق چی بۆ دەڤەرە بکەی؟ ئینشاءڵڵا نوێنەرایەتیەکی حەقیقییانەکەین و ئەوەی پەیوەست بێ بە بەغدا بۆ مەرزی نێودەوڵەتی کێلێ ئەوەی گرفت بێ بۆ ئاوی قەڵادزێ ئەوەی بۆ پرۆژەی ئاوداری و هەندێک پرۆژەی تری ئەو ناوچەیە درێغی ناکەین و لەوەش گرنگتر ئەوەیە کە ئێمە بتوانین هەرێم لەگەڵ بەغدا پێک بێنینەوە بۆ ئەوی بە شەبوجەی خەڵکی کوردستان لە بەغداوە بێتەوە و ئەو تاڵانی و دزەی لەم داهاتەی هەرێمەکرێ لە نەوتەکرێ ڕێی لێ بگرین چکە گەروامان کرد ئەو کاتە مافی خەڵک لە بەغداوە بێتەوە ئەم مافخۆرانە دەزەڵگرن لەو تاڵانی و تەسلیمی بەغدای بکەن نەوتەکە هەلی کار دروستە بێ ئاڵ و گۆڕی بازرگانی و بازار دروستە بێ و دڵنیایەنەکەم ئەگەر خوا نەسیبی ئەمەی خستە ئەوێ نوێنەرێکی حەقیقی سەرڕاستیانە بین درێغی ناکەین لە هەرچی بتوانین بۆیان بکەین. لە دیدارێکتا ئەڵێی ئێمە لە داهاتووە نە ئەگۆڕین نە ئەدۆڕین. بەڵێ مەبەستی لە چیە لەوەی کە نە ئەگۆڕێن و نە ئەدۆڕێن؟ کاتێک کە تۆ کاندیدی دەچیتە بەردەمی خەڵک کۆمەڵێک بەڵێنە دەی باش دوایی ئەگۆڕیت و خەڵک ناتبینێتەوە ئێمەوە ناکەین ئێمە دواتر لە خەڵک نزیکترە بین. دۆڕان ئەوەیە تۆ پچی خۆت بفرۆشی بە پارە و بە ئیمتیاز و خەڵک لە بیرکەی. ئینشاءڵڵا خوا یار بێ لەوانە نین و ناژبین و منەتیشمان بە حرامی کەس نییە هەوڵمان بۆ حەڵاڵی خەڵکە نەک هی خۆشمان. باش زۆر جار لایەنەکانی دەسەڵات ئەم قسێ فڕێنە شەقامەوەکو جۆرێک لە ها لە بێ ئومێدکردنی دەنگدەر و خەڵک یان جۆرێک لە تعلیق لە لایەنەکانی تر ئەڵەنجا بە دوو پەرلەمانتار و چوار پەرلەمانتار و پێنج پەرلەمانتار چیەکرێ؟ هەر بەڕاست ئەگە پەرلەمانتارێک بە فعلی نوێنەری خەڵک بێ ئەتوانێت چی بکە؟ ئەگەر پەرلەمانتارێ بە فعلی نوێنەری خەڵک بێ ناچارە بن 57 پەرلەمانتار دژی کۆ بکەنەوەکو بەرامبەر بەندە لە پەرلەمانی کوردستان کردیان. چۆن نەمانتوانیوە چی بکەین؟ ژمارە دەور نابینێکەوەدا حەق نەدۆڕاوی چەسپاوی لەگەڵ خەڵک بوون و لەگەڵ خوا ڕاستکردن هۆکارە بێ بۆ ئەوەی گەندەڵکار و ستەمکار چەندێ زۆریش بێت بلەرزێ. بەڵام گرنگەوەیە ئێمە پەیوەست بین بەو بەڵێنانە و بەو حەقەی کە لەسەرین دڵنیابن کاریگەری گەورەی دەبێ. حەق پەیوەست نییە بە عەدەدەوە پەیوەستە بەوە تۆ چەندێک لەگەڵ خەڵکی لەگەڵ خوا ڕاستەکەی دیفاعیان لێەکەی. بەڵام ئەگەر ئێستا بە دوو پەرلەمانتار ئەوە نەکرابێ بە چوار پەرلەمانتار دوو ئەوە زیاتر نەکرێت بە دڵنیاییەوە بە چوار پەرلەمانتاری بوێر بە دڵنیاییەوە دەتوانی بە چوار پەرلەمانتار لەو عێراقا نەهێڵی ئەم هەرێمی کوردستانە هەر خەریکی چەوساندنەوەی خەڵک. سۆران لە ماوەی ئەم بانگەشەیان من ئەوە لەگەڵ با بڵێن
بەرژێرەکانی دیکەی کۆمەڵی ئەو پرسیارم لێکردن لە جێگەی تۆ دانیشت بوو بەڵێ ینی زۆر کاڵم بێمنێت لە خەڵک نا زۆر بە سەربەرزی زۆر بە شانازی و ئەسنە شەقام و کوچە و کۆڵانەکان بە مایک و کامێرەوە یعنی خەڵکیکە ناوێری ئاوا خۆی پیشانی خەڵک بە ئەم جەراعەتە ئەم سەربەرزیە بۆچی ئەگەڕێتەوە خەڵک سێڵفیتان لەگەڵەگرێ خەڵک دوکان و دەرگای ماڵتان بەسەرا داناخە وەڵا جارێەوە سوپاسی خوای لەسەرەکەین هۆکارەکەشی ئەوەیە کە خۆمان لەبەرەی خەڵکە هێشتۆتەوە بۆ هیچ ئیمتیازێ پشتمان لە خەڵک نەکردووە بۆ هیچ فشارێک ڕوومان لە دەسەڵات نەکردووە تەسلیمی نەبووین و وەگوتم سوپاسی خواگەم خەڵکیش وەفای بۆ ئەوە هەیە کە زانیوێتی ئێمە خەڵک سەرەی گرتووە بۆی هەڵخلیسکە بۆی دەستی بەم حرامە بگە ئێمە شەقمان لەو حرامە هەڵداوە دەستیشمان بە چاوی ئەوانە کردووە خۆی ماتوانین خەڵک بخەڵەتێنین و بەس خوامان چۆن پێ خەڵەتێ چیت هەیە بۆ ئەو خەڵکانەی دەنگ ئەێنەوە بە دەسەڵات بنمونە سەرۆکی حکومەت لە پەرلەمان کاتێک بانگشتی پەرلەمان کرابوو زۆر بە بێمنەتی زۆر بە موسەیتری وتی ئەوە خەڵکە و ئێمەی هەڵبژاردو و 45 کورسی داوە بە ئێمە ئەوەندە کورسی داوە بە و ینی دەسەڵاتین ئێوەش کەمینەیەکن و خەڵگەرەوە دەنگی پێداون واللهی ئەو دەسەڵاتە یەک ڕۆژ ئەو چەکەی بەستەم لەسەر خەڵک ڕایان گرتووە ئەو پارەی بە دزی و حرام پەیدایان کردووە لە دەستیان بکەرەوە واللهی ناتوانن یەک ڕۆژ لە کوردستانە بژین ئەکەونە ژێر پێی خەڵک ئەو خەڵکەی ئەو باسیەکە بەو زوڵمە ڕاگیراوە کە لە بادینان دەیبینی و گەنجەکانیان دەبینی لەسەر چی لەسەر وتنی ڕاستی و هەڵوێست هەمویان کردن بەسی خوڕ و 6 ساڵیان داوە بە تەنگەیانە ئەزانی ئەو 6 ساڵە ینی چی؟ یعنی ئێمە تا 6 ساڵی تر حکمی وڵاتە ئاکەین و ئیتر ئەمەلی تریان نییە ئەگینا و گەنجانە بەسەری بەرزەوە دێنەوە دەرەوە بەم جۆرە زوڵمیان کردووە دوێنێ لەگەڵ یەکێک لەو گەنجانە لە زیندان پەیوەندی پێوە کردم لەو چالاکوانانە کە حکمی 6 ساڵ دراون هەڵبەتە ئێستا ماوەیە کە خراونەتە چاکسازی لە چاکسازی ئەتوانن پەیوەندی تەلەفۆنی بکەن لەگەڵ دەرەوەی خۆیانە وتم ئینشاءڵڵا ڕۆژی دەنگدانی تایبەت سندوقتان بۆ دێ تۆڵەی خۆتان لەو گەندەڵ و ستەمکارانە کە ئێوەیان بە بارمتەی سیاسی گرت و سزایاندان بکەنەوە تی بەداخەوە گاک سۆران لە 2016ەوە کارتی دەنگدان و ناسنامە و ڕەگەزنامەکەم لای ئاسایشی دۆکە مەحرومیان کردوم لە هەڵبژاردنیش تێمە دەمێکە زۆڵ مستەممان لەسرە تی ئێستا لە چاکسازی مەحرومین لەوەی ئەوانەی سزادراوی بادینانی یەک ببینین یەک نابینین لە ناو زیندانیش ئەنی لە ناو زیندانیش ئەم دەسەڵاتە لە گەنجێکە ترسێکە حەقی وتووە وتی هەرچی ئێوە بینیوتانە لە تۆمەت لە دادگاکان هیچی ڕاز نییە و ئەوە نییە کە ئێمەی لەسەر سزادراوین وتی من نووسینەکانم لە تۆڕی کۆمەڵایەتی یەک محاسەبەیان کردوم تی یەکێک لەوانەی کە زۆر ئەشکەنجەی منیان داوە لەسەری ئیهانە و بێڕێزیان کردووە پێم نووسەرێکی ئەمریکی وەکو مایکل ڕۆبن وتەیەکی کرد لە دیدارێکیە قسەیەکی کردووە لەسەر ئەوە لێیان داوم ئەشکەنجەیان داوم توانە تۆ بۆ قسەکەی ئەوت بڵاو کردو تۆ لای خۆت زۆر باش مەبەستم ئەوەیە ئەو زۆرینەیە ئەوان شانازی پێواکەن بریتێ لە زوڵم و ستەم و نادادی کە با دڵنیابن نە لە سەددام بە قووەتترە بن نە لە کوڕەکانی ئەویش بەهێزترە بن کە سەرنجامی ئەو زوڵم و ستەمەی لەو وڵاتە کردیان بە چاوی خۆمان دیمان هەر بە فعلی جوایە ئێستا پارتی لە سلێمانی دەنگەکانی بەقەدەر کۆمەڵ نییە و یەکێتیش لە هەولێر و بادینان یا بەقەدەر کۆمەڵیانەوەی 1000 دەنگی زیاتر بێ زۆر باشە کاتم زۆر کەم ماوە هەشتی مانگ باسی دەنگدانی تایبەتە هەشتی مانگ هەشتی دا دەنگدانی تایبەتە بۆ ئەو چین و توێژانەی جگەل لە هێزەکانی ناوخۆ لەگەڵ سزنەکان وانەی کە ئیگرێتەوە پێی کۆمیسیۆن وەک سۆران عومەر وەک بەربژێرێکی کۆمەڵی دادگەری چیت هەیە بۆ دەنگدانی ڕۆژی تایبەت بۆ دەنگدانی تایبەت داوام لە هێزەکانی ناوخۆ ئاسایش پێشمەرگە ئەوەیە ئەلەم چەند ڕۆژەی کە فشاریان خستۆتە سەریان
گوایە کارتی دەنگدانیان کۆپی کردوون لێیان سندون دایی پێیان داونەتەوە تازەترینیان ئەمڕۆ پێیان وتون دەنگ بە چ بەربژێرێکە دەیە بێ پێمان بڵێ چکەی خینە ناو دۆسیەکە دواییشی لەسەرەکەین پێیان وتون ئێمە ئەزانین ئێوە دەنگ بە کێ ئەدەن ئەمانە هەمووی فشاری ترساندنە بۆی دەنگ بێنن هیچی ڕاز نییە ئێمە لە خەتین لەگەڵ کۆمیسیۆن ئەو دەنگە تەنها خۆی و خی گەورە دەزانێت بە کێی داوە بە تایبەتتر دەنگدانی تایبەت لۆگۆ و ڕسم و ناوی هیچ کاندید و قوارەیەکی لەسەر نییە تەنها چوارچێوەی ژمارەکانە دەتوانێت کاندیدی خۆی بەس بە ژمارەکە هەڵ ببژێرێ خوانە بێ کەس نازانێ بە ئازایانە بە ئازادانە هێزەکانی ناوخۆ پێشمەرگە ئاسایش دەنگی خۆیان بدەن لە کەس نەترسن و دڵنیابن کەس ناتوانێت چاودێریان بکە زۆر باشە لەوە چێ ئەمە دوادیدارت بێ لەم هەڵمەتی بانگەشەش خۆ دەزانی تەنها سپی دوو سپی هەڵمەتی بانگەشە ماوە ئەگەر بە کورتی پێم بڵێ لەسەر ڕێخستنەکانی کۆمەڵی دادگەری لەو دەڤەری تۆلی کاندیدیت بەکان و پیرمەگرون و ڕانێ و قەڵاتزێ و ئەو شەنانە لەسەر مەڵبەند و لەسەر میدیای کۆمەڵ بە شێوازێکی گشتی کەناڵی پەیام ڕادیۆکان پێیجەکانی کۆمەڵ چیت هەیە؟ وەڵام من پێش کۆمەڵ بۆ خەڵکی کوردستان بۆ هەموو ئەو چین و توێژانەی لەو ماوانە بینی و من سوپاسیانەکەم پێیان ئەڵێم قەرزاریانم یەک کەس ئەگەر تەلەفۆنێکی بۆ من کردبێ ناو ژمارەکەی لام خەزنەبەوەی قەت لە بیرم نەچێ و ئەوەشی کە نەمزانیوە دڵنیا بێ بە وەفا بین بۆ دەنگ و پشتیوانیان دوو ئەوەی کە لە مەڵبەندی کۆمەڵ لە ڕانیە لە خوشکان لە برایان لە قوتابیان لە پۆلیس لە مامۆستایانی ئاینی لە هەموو چین و توێژەکان لە میدیای کۆمەڵ مادوو نەناسانە کاریان کردووە چکە خەڵکی تر پارەی بە لێشاوی هەیە بۆ میشانە خەڵکی ئێمە بەو جۆرە نییە بەشی زۆری ئەوەی دەرگا بە دەرگای کردووە لە برایان و خوشکان بۆ خوا کردوێتی بۆ ئیمتیاز نەیکردو چکە نیمانە بیدەینێ زۆر کات دڵم بەوە خۆش بۆ وتومە بەرەکەتی ئەم ئەنجامەی ئێمە دڵسۆزی ئەو خەڵکە ماندوو نەناسەیە کە شەو ڕۆژی خستووەتە سەریەک پێشی وایە پاداشتی لەسەر وەرەگرێ لە دنیا نا لای خوای گەورە چکە پێی وایە بۆ ڕێگایەکی حەق هەوڵەدات پاداشتی لەسەر وەرەگرێت دەرونیشی ئاسوودەیە ئێمەش بە وەفا ئەبین بۆ ماندووبوونی هەموو ئەو خەڵکەی کوردستان و ئەو پشتیوانیەیان وەگوتم ئەرکمان قورسترە لە ئایندە گەر خوا نەسیبی خستینە ئەوێ و سوپاسی یەک بە یەکیانەکەم زۆر بەڕێز سۆران عومەر کاندیدی ژمارە 22 لە بازنەی چواری پارێزگای سلێمانی سوپاس بووی کە لە ستۆدیۆی کاتژمێر 7 ئامادە بوویت بۆ هیوایی کە لە ئەنجومەنی نوێنەران ببینینەوە سوپاس بینەرانی بەڕێز و خۆشەویست سوپاس بۆ ئێوەش کە تام ساتە بینەر و بیسەرمان بوون خواتان لەگەڵ